پاشەوەی لەلایەن دادگای لێکۆڵینەوەی دوی سلێمانی فەرمانی دەستگیرکردن بۆ لاهور جەنگی دەرچوو، دادگای تاوانەکانی سی سلێمانی بڕیاریدا کە فەرمانی دەستگیرکردن بۆ ناوبراو لەسەر کەیسی تەقەکردن لە شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا بڕیارێکی یاسایی و دروستە و داوای پارێزەری لاهور جەنگی و داواکاری گشتی ڕەت کردەوە کە داوایان کردبوو فەرمانی دەستگیرکردنەکە هەڵبۆشێنرێتەوە. لە ڕۆژی 26 دی 2013 لە شاری سلێمانی لە نزیک پرۆژەی گەشتیاری چاڤیلان لەلایەن چەند کەسێکەوە تەقە لە شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا کرا و بریندار کرا. دواتر ناوبراو لە ڕێگەی پارێزەرەکانیەوە داوای یاسایی تۆمار کرد بۆ دۆزینەوەی تاوانباران. بەپێی نووسراوێکی دادگای سی تاوانەکانی سلێمانی کە وێنەیەکی دەستهێنارتی کەوتووە، لە ڕۆژی 8 2015 دادگای تاوانەکانی سی سلێمانی پێگات بە سەرۆکایەتی دادوەر سیروان ئەحمەد ساڵح و بە ئەندامەتی دادوەران حسێن محەدین تەهماس و عومەر ئەحمەد محەممەد کە ڕێگە پێدراون بە دادوەریکردن بە ناوی گەلەوە بۆ پێداچوونەوە بە دۆسەی فەرمانی دەستگیرکردنی لاهور شێخجەنگی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری. بەپێی نووسراوەی دادگای سی تاوانەکانی سلێمانی، دادوەری لێکۆڵینەوەی دوی سلێمانی لە ڕۆژی 7 4 2015 بڕیاری داوە بەڕەتکردنەوەی داوای پارێزەر هێرش ئەحمەد قادر کە تیایدا داوای کردووە چاوپۆشی بکرێت لە فەرمانی دەستگیرکردنی تۆمەتبار لاهور شێخجەنگی بەپێی مادەی 405 لە یاسای سادان کە پێشتر لەلایەن هەمان دادگای کەتنی دووەوە دەرچوو بوو، بەڵام بریکاری تۆمەتبار ڕازی نەبوو و بەو هۆیەوە هەستاوە بەتانە لێدان بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکەی دادوەری لێکۆڵینەوە. ئەوەی کە جێی سەرنجە و لە بڕیارەکەی دادگادا هاتووەوەیە کە فەرهاد حاتەم حسێن کە پێشتر داواکاری گشتی بۆ لە سلێمانی لە 19 4 2015 هەستاوە و بە هەمان شێوەی پارێزەرەکەی تۆمەتبار داوای هەڵوەشانەوەی بڕیاری فەرمانی دەستگیرکردنەکەی لاهور شێخجەنگی دەکات. هەر لە نووسراوەکەی دادگای تاوانەکانی سی سلێمانی داهاتووە سەرنج درایەوە لە داواکاری پێداچوونەوەکە و لە ڕووی بابەتیەوە بینرا بڕیارەکەی دادوەری لێکۆڵینەوە بۆ دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ تۆمەتبار لاهور جەنگی بڕیارێکی یاسایی و دروستە، چونکە لە میانی وتەوەرگیراوەکان و لە ڕێڕەوی لێکۆڵینەوەدا بایەوەندە بابەت خراوەتە ڕوو کە بەهۆیەوە دادوەری لێکۆڵینەوە بگەێنێتە ئەو باوەڕەی فەرمانی دەستگیرکردن دەربکا و سەرجەم و بابەت و ئەو قسە و باسانی خراونەتە ڕوو هەڵبسەنگێنێت. ئەمەش بێگومان بێ وتەوەرگرتنیە و کەسە نابێت کە پەنجەی تۆمەتی بۆ درێژکراوە. لە کۆتایی نووسراوەکەی دادگای سی تاوانەکانی سلێمانی داهاتووە بڕیاردرا بە پەسەندکردنی بڕیارەکەی دادوەری لێکۆڵینەوە لە 7 4 2015 بۆ ڕەتکردنەوەی داوای پارێزەری تۆمەتبار و هەروە بڕیاردرا بە ڕەتکردنەوەی داواکاریە تەمیزیەکە و ناردنەوەی پەراوەکە بۆ دادگای لێکۆڵینەوە بۆ بەردەوامبوون لە کاری لێکۆڵینەوە و ئاماژە بۆش دراوە کەم بڕیارە بە زۆرینە لە 8 2015 دەرکراوە. بێجگەلەکەی سی تەقەکردن لە شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا تا ئێستش تاوانبارانی کەیسی سوتاندنی کەناڵی NRT لە شوباتی 2011 دا و هێرشکردنە سەر کەناڵەکە بە بۆمب لە شوباتی 2013 تا ئێستا نەدۆزراونەتەوە و ئاشکرا نەکراون. سەرڕایەوەی لەلایەن پارێزەرانی کەناڵەکەوە داوای یاسایی تۆمارکراوە و تا ئێستاش کەناڵی NRT قەرەبوو نەکراوەتەوە، سەرباریەوەی کە پەرلەمانی کوردستان بە بڕیاری فەرمی داوای قەرەبووکردنەوەی کەناڵەکەی کردووە لەلایەن حکومەتەوە.